لە هەڵبژاردننی ئەمڕۆی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان عومەری سەید عەلی وەک ڕێخەری نوێی بزوتنەوەکە بە زۆرینەی دەنگ هەڵبژێردرا و بووە دووەم ڕێخەری بزوتنەوەکە لە دوای دامەزراننیەوە. بەپێی دەستوری بزوتنەوەکەش ڕێخەر بۆ 2 ساڵ لە پۆستەکەیدا دەبێت و دەتوانێت بۆ 2 خول بەردەوام بێت. عومەر سەید عەلی لە دوای نەوشیروان مستەفا یەکێک بووە لە کەسایەتیە دیارەکانی ناو بزوتنەوەی گۆڕان و وەک کەسی دووەم دەرکەوتووە دوای کۆچی دوایی نەوشیروان مستەفا لە 95 ئەمساڵ لە تەمەنی 73 ساڵیدا. عومەر سەید عەلی بەردەوام بووە لە ڕایکردنی کاروبارەکانی بزوتنەوەی گۆڕان. عومەری سەید عەلی لە ساڵی 1945 لە گەڕێکی شێخانی سلێمانی لەدایک بووە و خانی مامۆستانی تەواو کردو و ساڵی 1974 بووەتە پێشمەرگەی شۆڕشی ئەیلول و لە ساڵی 1975 بووەتە ئەندامی سەرکردایەتی کۆمەڵەی ڕەنجدەران و ساڵی 1976 ڕەخستنەکان ئاشکرا دەبێت و لەگەڵ 6 سەرکردەی کۆمەڵە دەچنە ئێران و لەوێ دەستگیر دەکرێن و تەسلیمی عێراق دەکرێنەوە و لە 11 1976 بە 6 ساڵ زیندانیکردن سزا دەدرێت. ساڵی 1979 بەر لێبوردنی گشتی دەکەوێت و ئازاد دەکرێت و هەر لەو ساڵشدا بە ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵبژێردراوە. لە ساڵی 1970 بەهۆی بردومانی فڕۆکە جەنگیەکانی عێراق لە بناری کێوەڕەش لە ڕانیە بریندار بووە. عومەری سەید عەلی لە یەکەم هەڵبژاردننی هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕین لە ساڵی 1992 بووەتە ئەندامی پەرلەمانی کوردستان. لەناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا چەندین لێپرسراوەتی هەبووە وەک لێپرسراوی مەڵبەندی یەکی سلێمانی و لێپرسراوی مەکتەبی دارایی. لە ساڵی 2009دا چۆتە ناو بزوتنەوەی گۆڕان و بەر لەوەی ببێ بە ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان سەرپەرشتیاری فراکسیۆنەکانی بزوتنەوەکە بووە.